وانكم لەگەڵا سەبارەت بە کاریگەریەکانی مادەی هۆشبەر و مەترسیەکانی لە عێراق زیاتر قسەت لەگەڵ بەڕێزیان دەکەم دکتۆرە سۆرا غێدان شۆڤەکاری سیاسی کە لە بەغداوە لەگەڵمە. دکتۆرم کاتت باش، مەترسیەکانی مادەی هۆشبەر و بەکارهێنانی لە عێراق چۆن دەبینن ئێستا لە چه ئاستێکدایە؟ عێراق لە پلەی 32مینی وڵاتانی جیهاندایە، ئەم مەترسیە بۆچی تام ئاستە لەسەر عێراق هەیە؟ نعم المخدرات طبعا بەڵێ مادەی هۆشبەر یەکێک لە مەترسیدارترین کێشەکانە لە جیهان بە شێوەیەکی گشتی و عێراق بە شێوەیەکی تایبەتی و هەروە کاریگەری دەکات لەسەر دەوڵەت لەلایەنی ئابووری و هەروە لەلایەنی زانستی لەلایەنی کۆمەڵایەتی و لایەنی دادوەریش کامەش بارگرانیەکی زۆرە لەسەر دەوڵەت ئەمانەی کە کەوتونە تامداوە لە مخدرات و مادە هۆشبەرەکانە لە عێراق و لە وڵاتەکانی دەور و بەرەوە کەوتونەتەم کێشێوە و هەروەها دەزانن کە کۆنگرەی بەغداد لە ئایاری ڕابردوو لە 2023 بەڕێوە چوو ئەمە 8 وڵاتی ئەقلیمی تێدا بەشدار بوون و ئەمان دووپاتیان لەوە کردەوە کە مادە هۆشبەرەکان و هەروەها تیرۆر دوو ڕوو یەک دراون و هەروەها ویستیان کە ڕێکارەکان توند بکەنەوە هاوکاری هەرێمی و ناودەوڵەتی بکەن و هەروە چاودێری حکوومەت زیاد بکرێ و هەروە ئەو مەرکەزانەی کە لانی تەندروستی و نەفسی ئارام دەکەنەوە لە مادەی هۆشبەرەوە کارا بکرێن و حکوومەت ئێستا تەرکیزی زۆری لەسەر قوتابخانەکان و زانکۆکانە بۆ ئەوەی هۆشیاریان بکاتەوە لەوەی کە مادەی هۆشبەر وەکو ژەهر وایە. بەڕای بەڕێستان هۆکارەکانی بڵاوبوونەوەی بەربڵاوی مادەی هۆشبەر لە عێراق چییە؟ کۆنتڕۆلی سنوورەکان ناکرێت، پلانێکی پێشوەختە بۆ داڕێژراوە، ئایا هۆکار چییە کە بەم شێوازە لە عێراق بەردەستە؟ بەڵێ ئەگەری بڵاوبوونەوەی مادە هۆشبەرەکان لە ڕاستیدا ئەمە لە ڕێی ناوچە سنووریەکانە بڵاو دەبێتەوە. حکوومەتی ئێستا زۆر ڕێکاری توندی داناوە بۆ ئەوەی مافیاکان ئەوانەی کە بازرگانی بە مادە هۆشبەر دەکەن پێیان نەکرێت. ئەو کۆنگرەی کە کرا ساڵی ڕابردوو دووپاتی لەسەرەوە کردەوە کە ئەم دیاردێ نەمێنە عێراق بەهۆی گروپە تیرۆریستیەکان دەیناڵاند ساڵانی ڕابردوو و ئەمە کار بە مادەی هۆشبەر کاریان مادەی هۆشبەر دەکرد لە عێراق وەروەها بازرگانیان پێ دەکرد هەتا وڵاتانی دەوروبەر وڵاتانی جیران لە شەڕێکدان لەگەڵ مادە هۆشبەرەکان. ئەمڕۆ دەزان کە تند و تیژی و دیاردەکانی جیابوونەوە و کێشەی کۆمەڵایەتی و کوشتن هەموویان سەرچاوەکەیان مادەی هۆشبەرە. تاوانەکان کوشتن زۆر لە خێزانەکان دەزانن کە کوشتن ڕوودەدا کەسەکە لە ژێر کاریگەری مادەی هۆشبەر بووە. بۆیە حکوومەت پێویستە هۆشداری بدا و هەروەها سنوورەکان تند بکە، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی نێو دەوڵەتی کار لەسەرەوە بکەن، ئەوانەی کە توش بوونە هێور ببنەوە هەروەها واز لە مادەی هۆشبەر بێنن. ئێمە هەموومان دەزانین کە مخدرات مادەیەکی مهدیە و ئارامکارەوەیە و هەندێک لە مادەکان بەو شێوازن کە کەسی بەکاری دێنێ 24 سعات بەکاری دێن. وڵاتانی ئەفریقا و جەزایر کەسێک کە تووشی مادەی هۆشبەر دەبێ و پارەی نامێنێ بۆ ئەوەی بیکڕێ دەگاتەوەی کە خۆی بکوژێ و ئاستی تووڕەبوونی لە مێشکیدا بە شێوەیەکی زۆر بەرز دەبێتەوە. ئەمانەی کە هەندێکی دیکە فزولیان هەیە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و دەیانەوێت تاقی بکەنەوە دواتر دەکەونە داواکەوە و تاوانێکی دیاریکراوە ئەنجام دەدەن. لە عێراق توانراوە وەکو پێویست پلان بۆ ڕێگریکردن لە هاوردەکردن یا داخلبوونی مادەی هۆشبەر بۆ ناو کۆمەڵگە بگیرێت؟ ئایا پلان هەیە بۆی کە ڕوبەڕووی قاچاقچێتی و بازرگانیکردن بە مادەی هۆشبەر ببێتەوە؟ هۆشیاری تاک لە عێراق تا چەندە بەرز کراوەتەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم دیاردەیە؟ کاری لەسەر کراوە؟ بەڵێ ئەمڕۆ ساڵێک ساڵ و نیو دەبێت کە عێراق بە شێوەی ڕۆژانی ئەم مافایانە و ئەم شەبەکانە دەگرێ ئەمانەی کە کار بە مادەی هۆشبەر دەکەن
ئەمەمان بەدەستگەیشتۆ کە زانیاریە لە تا لە زەویەکان هەندێک مادەی هۆشبەر دەچێندرێ و حکوومەت ویستویەتی ڕۆژانە مافیانە بگرێکە کاری پێدەکەن لە هەموو پارێزگا جیاوازەکانی عێراق لەگەڵ ئەمەشدا حکوومەتی عێراق تا زانکۆ و پەروەردەکان قوتابخانەکان دەیانەوێت کە ئەمە بدەن بە قوتابیەکان کە ئەمە چیت لێ دەکات دەخاتە دۆخی نەفسیەوە کوشتن و هەروەها کاتەکانت لێ دەباتەوە نازانی کاتەکان چۆن بەڕێوە دەچن و هەروە تووشی نەخۆشی نەفسی و نەخۆشی سنگ و هەناسەدانت دەکە. ئەمڕۆ حکوومەتی عێراق پێویستە سزای زۆر تون دابنێ بەوانەی کە کار بە مادە هۆشبەرەکان دەکەن. هەتا من تێبینیم هەیە لە سەر سعودی و ئێران و وڵاتەکان چونکە ئەمانیش دەبێت لە شەڕی مادەی هۆشبەر دابن. ئەمە تیرۆرێکی نستووە کە کاریگەری دەبێت و هەروەها کۆمەڵگەکان داگیر دەکەن. کاریگەری بەکارهێنانی مادەی هۆشبەر لە نێو کۆمەڵگەدا چۆن دەبینن لەسەر چی چین و توێژەکە بە تایبەتی ئەو تەمەنانەی کە بەکاری دێنن و لێکەوتەکانی چییە بەگشتی؟ ئەمانە زۆر بەکاردێنن ئەم مەوادانە ئەمانە گەنجەکانن ئەمان ئارمانجن چونکە ئەمان داهاتووی ئەم وڵاتن و هەروە وڵات پشبەستنیان لێ دەکە ئەمان کە تۆ ئارمانجیان دەکەی وا دەکەیت کە کاری وەزیفی ئەمان لاواز دەکەی و ئەمە کاریگەری لەسەر ئابووری وڵات دەکە لەسەر کاری دەست و لە بەرامبەردا حاڵەتی تونند و تیژی و دیاردەی تونند و تیژی و هەروە کوشتن و تاوانەکان بە شێوەی گشتی زیاد دەبن و چونکە ئەمان تێناگەن کە لە ژێر کاریگەری مادەهۆشبەردان جیابوونەوە بابەتێکی دیکەیە کە کاریگەری سەرەکی وەروە مادەی سەرەکی جیابوونەوەی خێزانداران ئەمانە مادەی هۆشبەرە لە کاتی تووڕەبووندا ئەمە ڕوودەدا ئەمانن کە ئارمانج دەکرێن و بۆیە وڵات لە هەموو کتابە فەرمیەکاندا لە وەزارەتی پەروەردەوە لە وەزارەتە پەیوەندیدارەکان دەیەوێت کە هۆشیاری بداوە و شیارکردنەوە بکات لە زانکۆکان و قوتابخانەکان کە پێویستە گەنجەکان و شیار بنەوە لەم بەڵایە. دکتۆرە سۆڕا غەیدان ژۆڤەکاری سیاسی زۆر سپاس لە بەغداوە لەگەڵمان بووی.